لە چوارەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا و لە کۆمەڵەی سێم لە شاری جدەی سعودیا و لە یاریگای هۆڵی وەرشی ئەهلی سعودی میوانداری شۆرتەی عراقی کرد. یانەی خاوەن خاک هەر لە سەرەتاوە باڵەدەستی یاریەکە بوون. زۆر گورزی خۆی وەشاند و لە خولەکی 5 عومەر سۆمای یاریزانی هەڵبژاردەی سووریا گۆڵ یەکەمی بۆ هەلی جدە تۆمار کرد. شۆرتە هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەدا. لە خولەکی 26دا فەهەد یوسف یەکەم گۆڵی شۆرتەی لە پاڵەوانتەکە تۆمار کرد. هاوکات گۆڵ یەکسانیش بوو لە یاریەکەدا. لە نیوەی دووەمی یاریەکە ئەهلی هەموو توانا و کۆشی بۆ تۆمارکردنی گۆڵی سەرکەوتن بوو تاوەکو لە یانەکانی پێشەوە ریزبەندی دوور نەکەوێتەوە. لە خولەکی 79 عەبدوڕەحمان دوای وەرگرتنی پاسێکی نمونەیی لە عومەر سۆما توانی گۆڵی دووەم و پێشکەوتن بۆ ئەهلی تۆمار بکە. شۆرتە دوای ئەم گۆڵە بەخۆی کەوتەوە بەهۆی ئەوەی هیچی نەمابوو تا لە دەستی بدات، بۆیە تەواوی فشارەکانی خستە سەر گۆڵی ئەهلی، بەڵام سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن و یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی ئەهلی سعودی کۆتایی پێهات. لە یاریەکی دیکەی هەمان کۆمەڵە دوحایلی قەتەری و ئیستیقلالتارانی ئێرانی بە 2 گۆڵ بۆ هەر لایەکیان یەکسان بوون. بە منجامە دوحایل پارێزگاری لە پێشەنگی کۆمەڵەکەی کرد بە 8 خاڵ و ئیستیقلالتاران و ئەهلی سعودیش خاوەنی 7 خاڵ و لە پلەکانی دووەم و سێیەمن. شۆرتەش بە 2 خاڵ چوارەمی کۆمەڵەکەی گرتووە و لە پاڵەوانێتیەکە ماڵاوایی کرد.